بەڵێ بەردام دەبین لەسەر بابەتی هەڵبژاردن وەکو باسمان لێوە کرد دەنگدانی گشتی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوێنێ کۆتایی هاتوو بە شێوازێکی ئەلەکترۆنین سندوقەکانی دەنگدان داخران جا ئێمە ئەمڕۆ لە تەوەرەکەی ئەمڕۆماندا باس لەوە دەکەین لە ڕۆی یاساییەکەیەوە بزانینایە چۆن دەگەکان دابش دەکرێت چۆن کورسەکان دابش دەکرێت لە ڕووی یاسایەکانیەوە بزانین سکاڵاکان چۆنە هەرچەندە بڕیار کۆمەڵی زانیاریینە لەسەرەوەی کە سکاڵاکان بە چ ڕەو شوێنێک سزاکانی بۆ دابین دەکرێت یاخود چۆن چاودێری ئەم بابەتانە دەکرێت ئێمە بۆ ورد و دروشتی ئەم بابەتە بەڵێ ڕێبازیش بەمان شێوە باسی لێەوە کرد بەڵام ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە لە ڕۆی یاساییەکەیەوە دەچینە لای میوانەکەمان و قسە و باسی زیاتری لەگەڵ دەکەین پێرە و یاسین شوانی یاساناس و شارەزای بواری هەڵبژاردن کە ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە کاک پێرەوە سڵاو لێبێ و بەیانیت باش هیوادارم زۆر باش بیت سەرەتا بەوە دەست پێکەم لەگەڵت ڕای خۆتمان پێ بڵێ لەسەر ئەو هەڵبژاردننی دوێنێکە بە کۆتا هات پێمان بڵێ بەڕایتەوە هەڵبژارنەکە چۆن بەڕێوە چوو سەرەتا سڵاوتان لێبێت و سڵاو لە بۆ تۆ هەموو بینەرانی کورساتی خۆشەویست سەرەتا من ئەمەوێت باسێکی کورت لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەم لە ڕووی یاساییەوە با بڵین لە ڕووی یاساییەوە پرۆسەیەکی سەرکەوتوو بوو بە تەواوەتی چاودێرانی نێودەوڵەتی و با بڵێن ناوخۆیش هەمویان کۆکن لەسەر ئەوەی کەوا پرۆزەیەکی با بڵێن پرۆسەیەکی سەرکەوتوو بوو و توانرا نوێنەرانی خۆیان هەڵبژێرن خەڵکی عێراق توانی نوێنەری خۆی هەڵبژێرێ تەنها ئەنجامەکانی ماوە ئەم ئەنجامانش کاتێکی کەمی پێویستە وەکو جەنابتان ئێستا باستان کرد لە ماوەی 24 کاتژمێردا ئەنجامەکانی دەردەکەوێت بەگشتی پرۆسەکە پرۆسەیەکی شەفافی بێلایەنی یاسایی بوو. بەڵێ کاتە کاک پێڕۆ پێشەوەی باز لە دیوە یاسایەکەی بکەین یاخود ئامادەکارەکانی پێشوەختەی کۆمیسیۆن بۆ هەڵبژاردن لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستان ئاشکرا کە هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراسیە کەواتە چ کاریگەریەشی ئەبێت لەسەر واقعی حکومڕانی بەتایبەت لەم قۆناغی حکومڕانی یان ئەم قۆناغە سیاسی عێراق بەدڵنیاییەوە کاریگەریەکی زۆر زۆر بەهێزیە بێت چونکە هەڵبژاردن واتە نوێکردنەوەی شەرعیدان بە حکوومەتی تازە ئەم نوێکردنەوەی شەرعیدانە واتە خۆی شەرعیەتی نەماوە ئەمە خەڵکی عێراق هەڵدەسێ بە دووبارە پێدانەوەی شەرعیەت بۆ ئەوەی کە بتوانێت دیفاعکەر بێت لەسەر مافی خەڵک و جێبەجێکار بێ بۆ پرۆژەکان و زائیدەن لە ڕۆ نێودەوڵەتیەکەوە بتوانرێت قسەی لێوەربگرترێ ئەم حکومەتە چونکە هەر حکومەتە گەگە لە ڕێگای هەڵبژاردنەوە دانەمەزرێ و دانەنرێت ئەوە بە حکوومەتێکی لاواز و بێپشتدا ئەندرێ بەڕاستی بۆیە من پێم وایە پرۆسەیەکە ئەبێت وەکو جەنابتان باستان کرد پرۆسەکە لە ڕووی گرنگجیەوە زۆر زۆر گرنگی هەیە بۆ با بڵێن بەڕێوەچوونی کارەکانی حکوومەتی تازە. باشە کاک پێرەو لەگەڵ هاوکارەکانی تریشمانە لە شارەکانی تری هەرێمی کوردستان لە باسمان لەوە کرد کە هەندێک زانیاری یاینە لەسەرەوەی کە ئایا پێشێلکاریەک بکرێت یاخود سکاڵایە تۆمار بکرێت کە کۆمەڵی ڕێوشوێنی یاسایی لەگەڵ دەگیرێتە بەر چی یاساگێک کە کۆنتترۆلی پرۆسی هەڵبژاردن دەکا کاتە پێشێلکاریەک دەکرێت یاخود سکاڵایەک تۆمار دەکرێت ئەگەر ئەم بابەتەمان بۆ ورتر بکەیتەوە و زانیاریمان بیتێ لەسەری بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە فۆرمێکمان هەیە لە با بڵێن لە کۆی پرۆسەکەیە یەکێک لە فۆرمەکان فۆرمی سکاڵایە کە لە لای هەموو چاودێرانی حزبی و چاودێرانی هەڵبژاردن ئەم فۆرمە دەست ئەکەوێت ئەتوانرێت لە ماوەی 24 کاتژمێرە لە کاتی هەڵبژاردنەوە هاتا 24 کاتژمێر ئەتوانرێت ئەم فۆرمە پڕ بکرێتەوە بەڵگەکانی تێدا بنووسرێت و ئەم فۆرمە دواتر پێداچوونەوەی پێ ئەکرێت و بڕیار لەسەر ڕاست دروستیەکەی ئەدرێ ئەمە یەکێکە لە شێوازەکانی تۆمارکردنی سکاڵا لە ڕۆژی هەڵبژاردندا. کاک پەیڕۆ سزاکان چین بوو بابەتە بە پێی یاسا بە پێی چه یاسایەک ئەو کەسانی کە ئەو
بۆ منە پێش هێلکاریان کردووە سزادنێ سزاکان چین لەو بارەیەوە؟ طبعا هەموو سزاکان لەژێر چەتری قانونی عقوباتی عراقیە کۆ ئەبنەوە ئەمە جگە لەوەی هەندێک سزای تایبەت هەیە کە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانە کە سزای با بڵێن جەزائی نین سزای وەکو بە شێوازێکی ڕوونتر باسیکەین واتە پەیوەندی بە تەنها ئیداریەوە هەیە لە هەڵبژاردن نەک لە ڕووی ئەوەی کەوا بدرێت بە دادگا تەنها ئەو لیژنەیە کە لەوێن بڕیار لەسەر دروستی و یان نادروستی ئەو سکاڵایە ئەدەن دواتر ئەگەر بە پێی یاسای کۆمیسیۆن ئەو کارە چارەسەر بکە ئەو تاوانە چارەسەر کرا یاخۆ توانرا سزایەکی ئیداری بۆ دابدرێت ئەوە سزا ئیدارێکی درێت ئەگەر تاوانەکە لەوە گەورەتر بوو ئەچێتە ژێر چەتری قانونی سزادانی با بڵێن قانونی عقوباتی عراقیەوە. بەڵێ کاک پێڕۆ باسی بابەتی چکە بکەین کە بەڕاستی گرنگ و هەستیارە شێوازی دابشکردنی دەنگەکان بۆ نمونە کاندیدێک لە بەسرە بۆ نمونە لە بەغا ڕەنگە 140,000 دەنگێنابێ یان 150,000 دەنگێنابێ بەڵام 16 کورسی بۆ نمونە 18 کورسیەناوە باش لە سلێمانی بۆ نمونایەتی نیشتیمانی کوردستان نزیکەی 200,000 دەنگێناوە بەڵام 8 کورسیە ئەم میکانیزمە ئەم شێوازە چۆن دابشکراوە لە پارێزگایەکەوە بۆ پارێزگایشتر لە شارێکەوە بۆ شارێشکە بۆ ماڕوو بکەیتەوە لە دیوە یاساییەکەوە بەڵێ بەڵێ لە دیوە یاسایەکەوە طبعا ئەمە قانونی بە بڵێن یاسای هەڵبژاردنەکان کە کۆمیسیۆن دیاریان کردووە بە 1.7 لە طبعا قانونی سانتلیگۆیە سەرەتا بێ بڵێن ئەمە بە قانونی سانتلیگۆ ئەم دەنگانە دابش ئەکرێن کۆی دەنجی هەموو کوتلەیەک دابش ئەکرێت بەسەر 1.7 تا سەرەتا اینجا بە ژمارە تەکەکان ئەڕاتە تا کۆتایی با بڵێن 1.7 لە دوای ئەوە 3 لە دوای ئەوە 5 ئەمە واتای چییە؟ ڕوونتر باسی بکەین بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان یاخود هەر حزبێکی تر کۆی دەنگەکانی دابش ئەکرێت بەسەر 1.7 تا لە سەرەتایە ئەوە بڕی کورسێک بەدەست ئەێنێ لە دوای ئەوەوە ئەو دەنگانەی کەماوەتەوە دابش ئەکرێ بەسەر 3دا اینجا لە دوای ئەوە دابش ئەکرێ بەسەر 5دا دواتر بەسەر 7دا دواتر بەسەر ئەوە تا بە ژمارەتەکان ڕەتا کۆتایی تا ئەو دەنگەی تا با بڵێن ئەگاتە ئەو ئاستەی کەوا کورسی کۆتایی بەدەست ئێنێ کورسی کۆتایی ژواتە ڕێژەی هەڵبژاردن دیاری ئەکات ڕێژەی با بڵێن مشارەکەکردن لە هەڵبژاردنە دیاری ئەکات ئەم ڕێژە با بڵێن لە 150 لە کەرکووک بەشداری کردووە یاخود لە 130 بەشداری کردووە ئەم ڕێژەیە دیاری ئەکات لە کورسی کۆتاییە چەندێک ئەمێنێتەوە کە کورسی بەدەست ئەهێنێ بەو شێوازە باشە بەڵێ بفەرمون ئەفۆ کاک پێرۆ کەواتە بۆ ئەم ساڵ چ نرخێک دیاری کراوە بۆ هەر کورسێک بۆ نمونە هەر کاندیدێک یاخۆ کەسێکە دەیە بچێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەبێت چەند دەنگی هەبێ اینجا ئەتوانێت کورسێک بەدەست بێنێت؟ بەڵێ طبعا هیچ با بڵێن کورسیەک هیچ ئەو ژمارەیەک دیاری ناکرێت بۆ بەدەستهێنانی دەنگ طبعا بەپێی ڕێژەی بەشداریکردن ئەبێ بەڵام خۆی لە یاساکەیە باس لەوە ئەکات لە ئەسڵی یاساکەیە باس لەوە ئەکا بۆ نمونە ئەگەر بە حیساباتێکی بیرکاریانە باسی بکەین کەرکووک لە ئێستادا نزیکەی دانیشتوانی ملیۆنێک و 400 بۆ 500,000 کەس ئەبێ ئەو 1,400,000 کەسە دابش ئەکەینە سەر 13 کورسی پەرلەمانیە بڕی چەندێک دەرئەچێت ئەمە نرخی یەک کورسیەکە ئەگەر بەشداریکردن لە 100 بێ لە کەرکووکە هەر کورسیەک بە بڕی ئەوەندە دەنگ ئەبێتە خاوەنی کورسیەک هەر کەسێک بە بڕی ئەوەندە دەنگ واتە ئەگەر 1,500,000 400 یان 500,000 دابەشی 13 بکەین چەند دەرەچێت بۆ نمونە 250,000 دەنگ دەرەچێت باشە ئەگەر ڕێژەی بەشداریکردن بەڵێ باشە کاک پێڕۆ ئەگەر کاندیدێک زیاتر لە 100,000 دەنگ بێنێ بۆ نمونە دەنگەکانی تر ئەچێ بۆ کاندیدێکی دوای ئەو کە لە دوای خۆیەتی ئەم میکانیزمی ئەمە چۆنە بە شێوەیەکی گشتی بەڵێ
بەڵێ نا بەدڵنیاییەوە وەکو ئەچێ بۆ کاندیدێکی تر ناچێ ئەچێتەوە بۆ لیستەکە بەڵێ ئەگەڕێتەوە بۆ لیستەکە بەڵام کەواتە لیستەکە ئەتوانێت بیا بۆ کاندیدێتر کاک پێرە و مەبەست لەوەیە نانا بەو شێوازە نییە لیستەکە نەخێر لیستەکە بە کەیفی خۆی ناتوانێت بیدا بە کاندیدێکی تر بەڵێ شتێ بەو پێ نییە بەڵکو بۆ نمونە کەسی ڕقەمیەک 100,000 دەنجی هێناوە بەڵێ دوای ئەو مەسەلەن 50,000 دەنگی هێناوە لە دوای ئەوەوە 30,000 دەنگی هێناوە طبعاً ئەو دەنگی کە لە 100,000 ئەمێنێتەوە ئاچێ بۆ دووەم لە دووەم ئەگەر زیاد بوو ئەچێ بۆ سێەم لە سێەم ئەگەر زیاد بوو ئەچێ بۆ چوارەم طبعاً چێ بەرزترین دەنجی هێنابێت لە دوای کورسی یەکەم بۆ ئەو ئەڕوا کە کورسەکەی خۆی پڕ کردەوە باقی دەنگەکانی ئەچێ بۆ دوای ئەو باشە بەو شێوازە کورسەکان دابش ئەکرێن نەک حزبێک بتوانێت بە کیفی خۆی دەنجی کەسێک بدا بە کەسێکی تر ئەو شێوازە ئەمە پێشتر یاسای بۆ دانراوە لەسەر ئەو بنەمایە کاک پێرە و زۆر باشە بەدڵنیاییەوە بەڵێ بەدڵنیاییەوە باشە کاک پێرە و بانگەشەکرا و هەڵبژاردنیش تاوا بوو ئەوە ئەنجامە بەرایەکانیش تا ئێستا وردە بەتاوی ئەنجامەکان بڵاو دەکرێتەوە بەڵام ئەوەی گرنگە پێویستە چی بکرێت دوای هەڵبژاردن یاخود هەنگاوەکانی دوای هەڵبژاردن چین ئەمەمان بۆ زیاتر ڕوونکەیتەوە بەڵێ هەنگاوەکانی دوای هەڵبژاردن بەدڵنیاییەوە یەکگرتووی دەنجی کورد لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا زۆر گرنگە باوەڕتان هەبێت ئەگەر یەک دەنجی هەبێت لە پەرلەماندا دڵنیا بن کام یاسا کەوا قورس و گرانە ئەتوانین تێپەڕێنی ناو پەرلەمانە ڕەنگە نەتوانین بە تەنها دەنجی خۆمان بەڵام بە تەنسیق و بە ئیتفاقا دەتوانین بۆیە یەکگرتووی دەنجی کورد لە بەغدا لە دوای هەڵبژاردنەکان زۆر گرنگە ئەمە چێکە لە گرنگترین جا من کاک پێڕۆ دوو پرسیارم هەیە بەڵام باسترە تا پرسیاری یەکەمت لێ بکەم ئاشکرایە تا ئێستا 6 خۆڵی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کراوە لە دوای پرۆسی ئازادی لە ساڵی 2023 بڵێ جیاوازی ئەم خولە کە دوێنێ 11 بەڕێوەچوو لە عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ خولەکانی هەڵبژاردنەکانی پێشووتر جیاوازەکەی چییە لە ڕووی ئاستی بەشداریکردنی هاوڵاتیان چ لە باشوور و ناوەڕاستی عێراق یاخود لە هەرێمی کوردستان ئامادەکاریەکانی کۆمیسیۆن کە بەوتەی لێپرسراوانی باڵای کۆمیسیۆن لەم هەڵبژاردنەدا چ تایبەت و چ گشتی کەمترین هەڵەی هونەری و تەکنیشی ئەنجام درراوە ئەمە ڕێخۆشکرد نییە بۆی کە ئیتر لەمە دووە وەک وڵاتانی پێشکەوت و هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و خێرا بە پێشێلکاری زۆر کەمەوە لە عێراق بەڕێوە بچێت بەڵێ بەدڵنیاییەوە ئەم جارە ئامادەکاریەکانی کۆمیسیۆن زۆر جیاوازتر بوو لە هەڵبژاردنەکانی پێشووتر ئێمە وەکو چاودێری سیاسی چەند ساڵە تەلەفۆناتێکی زۆرمان بۆ ئەهات بۆ چارەسەرکردنی کێشە تەکنیکیەکانی بنکەکانی دەنگدان کە خۆی ئەگرێتەوە لە با بڵێن کێشەی نەخوێندنەوەی کارت یاخود کێشەی نەخوێندنەوەی پەنجەمۆر یاخود کێشەی نەخوێندنەوەی بارکۆدەکان بەڵام ئەم ساڵ بە هەموو شێوازێک لە 100 خەلل لە کارتەکان هەبوو کە ئەمەش ڕێژەیەکی زۆر پرفکت یعنی زۆر باشە و با بڵێن گەیاندنی معلوماتەکان لەلایەن کۆمیسیۆنەوە بۆ هاوڵاتیان زۆر بە شێوەیەکی باش بوو وەتواندرا سەیتەرە بکرێتە سەر ئەو کێشانێکەوە لە کۆمیسیۆنە هەبوون بەرامبەر بە هاوڵاتیان و پێشتر سەرڕەگرتنێکی زۆر هەبوو لە بەرەوەی کێشە لە ناو ئامێرەکان هەبوو بەڵام لە ئێستاە ئەو کێشانە نەماون و زۆر پرۆسەکە بە دیموکراسیانە و بە شێوەیەکی تەکنیکی باش بەڕێوەچوو بەتواندرا پرۆسێکی سەرکەوتوو بێت بەڕاست بەڵێ جا کاک پێڕۆ ئەم پرسیارەی کە لە تو یەکەم ئەم بابەتە ئێسامە بابەتێکی زۆر گرنگ و هەستیارە ئاشکرا دیمەنی حکومڕانی و سیاسی لە عێراق ئاڵۆزە ئەوش بەهۆی ئەوەی ڕکابەری نێوان لایەنە سیاسەکان چ لە شیعەکان یان سونەکان یاخود لە هەرێمی کوردستان پرسیارەکەم ئەوەیە پێکەنانی حکوومەت چەند دەرفەت لە بەردەم لایەنەکان هەیە بەپێی دەستور و یاسا بۆ ئەوەی کابینەی نوێ حکوومەتی عێراق پێک بێنن بەڵێ لە سەرەتادا لە دوای دانیشتنی یەکەمی پەرلەمان
کە 15 ڕۆژە دوای با بڵێن ڕاگەاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکانەوە ئەبێت پەرلەمانی عێراق یەکەم دانیشتنی خۆی ساز بدات. لەو 15 ڕۆژەیە یەکەم کاریان هەڵبژاردننی سەرۆک کۆمارە لە دوای ئەوەی کەوا سەرۆک کۆمار هەڵ ئەبژێردرێت. سەرۆک کۆمار کەسێک ڕائەسپێرێت بۆ پێکهێنانی کابینەی نوێ. بەڵام پێکهێنانی کابینەی نوێ دیاری نەکراوە کە چەند کاتی پێویستە. ئەمەش من وەکو خۆم وەکو یاسایەک پێم وایە با بڵێن نەقص ناتوانم وەکو بڵم نەقص لە یاسا لە بەرۆی نەقص نییە خۆیان بە مۆزوعەکە ئەزانن، بەڵام کردویانەتەوە بۆ ئەوی کاتێک دابنن بۆ ڕێککەوتنی لایەنەکان، چونکە عێراق شوێنێکی فرە نەتەوەیە، فرە ئاینە، فرە بیرروڕایە، بۆیە ناتوانرێت کاتێکی بۆ دیاری بکرێت، چونکە ئەگەر کاتێکی بۆ دیاری بکرێت کەوتە ناو فەراغی یاساییەوە و کێشە بۆ دروستکردنی حکوومەت دروستە بێ لە ڕووی یاساییەوە. بۆیە هیچ کاتێک دیاری نەکراوە بۆ پێکهێنانی حکوومەت بەپێی یاسا، بەڵام مانگێک دیاری ئەکرێت عادەتەن سەرۆکی با بڵێن سەرۆک کۆمار مانگێک دیاری ئەکات بۆ هەر تاکێک کە ڕای ئەسپێرێ. بۆ نمونە فلان کەس ڕائەسپێرێت بۆ پێکهێنانی حکوومەت، ئەڵێ 30 ڕۆژت ئەدەمێ کە تۆ بڕۆ کابینەیەکی حکوومەت پێک بهێنە و بیهێنە بۆ پەرلەمان بۆی بتوانین دەنجی لەسەر بدەین. باشە کاک پەیرەوە، ئەگەر لە مانگەدا ئەنجام نەدرا ئیجراعاتەکان چی ئەبێت لەو بارەیەوە؟ بەڵێ وا ئەوە شەرحەکەم ببورن. ئەگەر لە ماوەی ئەو مانگەدا کەسی ڕاستپێردراو بە پێکهێنانی حکوومەت نەیتوانی حکوومەت پێک بهێنێت، نەیتوانی کابینەکە بگێنێتە پەرلەمان، ئەو کەسە لا ئەدرێت کەسێکی تر دێکتە جێگای و دووبارە ڕائەسپێدرێتەوە بۆ قسەکردن لەگەڵ حزب و لایەنە سیاسیەکانە بۆ پێکهێنانی حکوومەتی دوێ. بەڵێم ڕوون بوو شەرحەکەم ڕوون بوو یان زیاتر ڕوونی کەمەوە؟ دەستەکانی خۆش بێت کاک پێڕۆ، کەواتە ئەو مانگە جارێ دیاری نەکراو لە هەمان کاتا مەبەستەوەی کە ڕەچاوی ئەوە کراوە کە عێراق فرە پێکاتەیە و فرە ڕەنگە مەبەست پرسیارە. بەڵێ بەدڵنیایەوە ئەوە ڕەچاو کرا. بەڵێ کاک پێڕۆ، وەک یاساناس و شارەزا لە بواری هەڵبژاردن، پێشبینی خۆت چییە؟ ئایا لە وادەیەکی دیاریکراوی کەمدا کابینەی نوێی حکوومەتی عێراق پێگەهێنرێت، یاخود ئەمەش وەک هەڵبژاردنەکانی پێش و کابینەی حکوومەتی عێراق زۆرەخانێت لایەنە سیاسەکان زوو پێگەن، یاخود پرۆسەکە درێژخایانە بێت بۆ پێکهێنانی کابینەی نوێ بۆ چوونی لەو بارە؟ بەڵێ من وەکو بە بۆچوونی خۆم باسەکەم پێم وایە ئەم جارە قورستر ئەبێ لە جارەکانی تر، چونکە ئەمریکا تەواجودێکی زۆر بەهێزی هەیە لە عێراقا و ئەوێت هاوکێشەکان لە ساڵحی خۆیان یەک لای بکاتەوە و بە هەمان شێوە ئێرانیش بە هەمان شێوە تەواجودێکی زۆر بەهێزی هەیە و بە هەموو هەوڵێکی هەوڵ ئەدات کە حکوومەتی عێراقی حکوومەتێک بێت بەرژەوەندەکانی ئێران بپارێزێت. بۆیە ئەم دوو جەمسەرێکی زۆر بەهێزن، هەردوو لایەنیان بە تەواوەتی خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی کەوا بتوانن لە ناو عێراقدا هێزێکی متەکاملیان هەبێت بۆ یەکلایکردنەوەی وڵاتانی نێودەوڵەتی چاودێری ئەم پرۆسی هەڵبژاردنیان کردەوە. کەواتە ئەگەر لە مانگەدا تەشکیل نەبێتەوە ئەو وڵاتانە دەتوانن تەداخل دابکەن کە یاخود گۆڕانکاری بکەن لە کاندیدەکان یاخود لە پۆستەکانە، دەتوانن هیچ کام لەو بابەتانە تەداخل و دەستێوەردانیان هەبێت؟ نەخێر بەپێی یاسا ناتوانن هیچ دەستێوەردانێکیان هەبێت، چونکە بەپێی یاسای هەڵبژاردنەکان هەر کەسێک کەوا بڕیاردرا ببێت بە ئەندام پەرلەمان دەنگەکانی تەواو بوو، لە ڕووی یاساییەوە کێشەی نەبوو، تەمەنی کێشەی نەبوو، بەپێی هەموو با بڵێن یاساکانی کۆمیسیۆن ئەم کەسە ئەگەر بە تەواوەتی هەموو ئەوەکانی تابوو ئەوە کۆتایی پێدێ و هیچ لایەنێک ناتوانێت دەستکاری ئەم دەنگانە بکات و یان کاندیدێک بگۆڕێ یاخود بتوانێت تەسیرێکی هەبێ لەسەر
پرۆسەکە. بەڵێ باشە کاک پێڕۆ بابینەوە سەر دیوە یاساییەکە ئەو بەرگۆمادانەی لە یاسای هەڵبژاردننی عێراق هەیە تا چەند لەگەڵ یاسای هەڵبژاردننی وڵاتانی ناوچەکە بۆ نمونە یاخود وڵاتانی پێشکەوت و گیان یەکانگیرە ئایا ئەم بەرگۆمادانەی لە یاسای هەڵبژاردننی ئێستای عێراقدا هەیە لەگەڵ ڕەوشی عێراق گونجاوە یاخود بۆ داهاتوو پێویستی بە هەموارکردنەوە هەیە؟ بەڵێ بە دڵنیاییەوە یاسای هەڵبژاردنەکان لە عێراقدا فەرقی زۆری هەیە، جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ هەموو دەوڵەتەکانی ترا. طبعاً بە پێی فرەلایەنی لە عێراقا دانراوە، بۆیە جیاوازێکی هەیە لەگەڵ وڵاتانی هەم دراوسێ و هەم دوورەکە وڵاتە دوورەکانیش. بەڵام تا ڕادەیەک با بڵێن تەنسیقێکەیە لە نێوان کۆمەلگای عێراقی و یاساکەیە، بەڵام پێویستیشی بە هەندێک جۆر لە تعدیلاتی ئەوە هەیە بتوانرێت باشە ڕێک لەسەر قسەکەی بەڵێ کاک پێرە و هەندێک لە لایەنەکان باسی تعدیلان و ئەم شتان بابەتانە کور کە پێویستە هەموار بکرێتەوە. هەندێک لە لایەنەکان پیان وایە کە دەبێت هەموار بکرێتەوە. هۆکارەکەی چێکە پیان وایە دەبێت هەموار بکرێتەوە؟ ئایا ئەم یاسایە کەم و کورتی هەیە یاخود چۆنە لەسەر چ بنمایەک داوای ئەویان کردەوە کە دەبێت هەموار بکرێتەوە؟ بەڵێ طبعاً هەر لایەنێک بە پێی مەساڵحی خۆی ئەوێت یاساکە هەموار بکرێتەوە. من بۆ نمونەیەکتان بۆ باس ئەەکەم لە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانە کە لایەنە بچووکەکان ئەیانەوێت هەمواری یاسای هەڵبژاردنەکان بکرێتەوە. ئایا هۆکار چییە ئەوان ئەیانەوێت کە کاتێک من ئەم نمونەیە بۆ ئێوە باس ئەەکەم، ئێوە لە بابەتەکە بە تەواوەتی تێئەگەن چۆن خەڵک ئەوێت یان لایەنە بچووکەکان ئەیانەوێت ئەم یاسایە هەموار بکرێتەوە و هۆکار چییە؟ هۆکاری داواکردنی لایەنە بچووکەکان ئەو حزبە بچووکانی کەوا خۆیان هەڵئەبژێرن لە پەرلەمانە ناگەن بە کورسی، نەگەیشتنیانە بە کورسی. چۆن هۆکار چی ئەمان کە ناتوانن بگەن بە کورسی پەرلەمانی؟ ئەویش پێی ئەوترێ ڕێگری پەرلەمانی، ما بڵێن حاجز الانتخابی. ئەو حاجز الانتخابیە ئەو ڕێگری با بڵێن هەڵبژاردنە چییە؟ پێک هاتووە لە 25,000 دەنگ بە پێی یاسای هەڵبژاردنەکان کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە عێراقدا هەر حزبێک هەر لایەنێک هەر تەحالوفێک ئەگەر نەیتوانی بگات بە 25,000 دەنگ ئەوە بۆی نییە بەشداری بکات و هیچ کورسێکی پێ نادرێت. بەڵێ بەڵێ کەواتە حزبە بچووکەکان حزبە بچووکەکان زۆر جار بۆ نمونە حزبێک لە کەرکووک هەڵبژاردننی پێشوو نزیکەی 20,000 دەنگی بەدەستهێنا کە لە کاتێکە کورسیەک لە کەرکووکە بە 5 تا 6,000 دەنگ ئەتوانی کورسێک بەدەست بێنی ئەگەر لە حزبە گەورەکانە بوویتە. بەڵام ئەو حزبە نزیکەی 20,000 دەنگی هێنا نەیتوانی یەک کورسیش بەدەست بێنێ. ئەمە هۆکاری حاجزی انتخابیە کە نەیتوانیەوە وەکو عام بە لیستەکە کامل نەیتوانیەوە بگا بە 25,000 دەنگ. کە کاتێک حزبێک نەیتوانی بگا بە 25,000 دەنگ ناتوانێت هیچ کورسێک بەدەست بێنێت. بەڵێ ئەی کاک پێڕۆ لەو کاتیا دەنگەکە چی لێت؟ بەرەو چ ئاقالێک؟ ئەو کاتە دەنگەکان ئەسووتێ، دەنگەکان ئەسووتێ. من زۆرم هاوار کرد بەڕاستی بۆ خەڵکی کەرکووک، بۆ کوردی کەرکووک زۆرم هاوار کرد لە کەناڵەکان لە پەیجەکەی خۆمەوە، وتم دەنگ بە حزبە بچووکەکان مەدەن تکاتان لێ ئەەکەم خەڵکی کەرکووک، دەنگ بە حزبە بچووکەکان مەدەن چونکە ئەم حزبە بچووکانە دەنگەکانیان بە هیچ شێوەیەک ناگاتە 25,000 دەنگ کە نەگا بە 25,000 دەنگ دەنگەکانتان ئەسووتێ. وەکو ئەوە نییە بڕوات بۆ لیستێکی تر یان بڕوات بۆ قائیمەی گەورەیان، هەر دەنگەکان ئەسووتێ کەواتە تۆ نوێنەرت نابێت لە پەرلەمانی عێراقیە. بەڵێ کاک پێڕە دوێنێ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوەچوو لە عێراق و ڕێمی کوردستان و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقیش ڕایگەیان کە ئەمڕۆ بڕیارە ئەنجامی بەرایی ڕابگەێنرێت. باشە ئەی شێوازی وەرگرتنی سکاڵا لەلایەن لایەنە سیاسەکان چۆنە بێت؟ ببوورە لە سەرەتاوە باسی ئەوەم کرد کە بە پێی فۆرمێکە لە لای هەموو چاودێرەکان هەیە. طبعا هەر بنکێک لە دوای هەڵبژاردننی هەر بنکێکی بەڵێ لە دوای ڕاگەاندنی ئەنجامی بەرایی مەبەست
نامە بەستم لەوەنی بەڵێ. بەڵێ ئەوە لە دوای بەڵێ. هاتوومە بەستم ئەنجامی لەوەی بەلای. دوای بەڵێ. بەڵێ طبعا ئەوێ بە هەمان شێوە فۆرمێکی تایبەت هەیە بەڵێ. ئەتوانرێتانە لە با بڵێ ئەنجامەکان بدرێ بە پێی ئەوەی کەەوە بەڵگەکانیان کۆ ئەەکەنەوە فۆرمێکی تازە هەیە لەو فۆرمەیە دووبارە بەڵگەکانی خۆیان تیا ئەنووسنەوە بۆ نمونە ئەو شریتانی کە لە کاتی دەنگدانە لە سندوقەکانە دەرهێنراون ئەو شریتانە هەمووی کۆپیەکی لێ ڕبط ئەەکەن با بڵێن هاوپێچ ئەەکەن لەگەڵ ئەو سکاڵایەیە وە تەقدیمی کۆمیسیۆنەکەن و کۆمیسیۆن دووبارە چاودێری چاو پێخشانەوەی پێ ئەکات و بڕیار لەسەر ئەنجامەکەدا. باشە کاک پێڕۆ بە پێی ئەم سیستمە یاخود بە پێی ئەم سیستمی هەڵبژاردنە وەڵامی ئێمەمان بیتۆ بزانین دوای چەندێک یاخود ئەو کەسێک کە دەچێتە ناو پەرلەمانەوە دوای چەندێک دەتوانێت دەست بەکارەکانی بکات شێوازی دەست بەکاربوونی چۆنا و هەروەها ئەو کەسێک کە دەبێتە سەرۆکی پەرلەمان بۆ نمونە ئەوە کێت ئەو ڕۆژە دیاری دەکات یاخنی تەواوی وردەکاریەکانمان لەسەر ئەمە بەرێ و ئایا لە دوای تەشکیل بوونی هیچ دەستێکی بەڕێوەبردن پێکهێنرێ بۆی کاروبارەکانی پەرلەمان جێبەجێ بکات؟ بەدڵنیاییەوە لە دوای ڕاگەاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان لە عێراقدا باوەی 15 ڕۆژ دیاری ئەکرێت بۆ دانیشتنی یەکەمی پەرلەمان کە ئەم 15 ڕۆژە دیاری کرا ئەو کاتە پەرلەمان ئەتوانێت جەلسەکانی خۆی بە یاسایی بەڕێوە ببات و بێ هیچ کێشەیەک وەکو لە پێشترا باسم کرد ئیتر بەو یاسایی کە دانراوە ئەتوانێت کارەکانی خۆی جێبەجێ بکات. بەڵێ دەست خۆش سوپاس بۆ تۆ سوپاس بۆی کە لەگەڵمانە بوویت سوپاس بۆ پەیڕەو یاسین شوانی یاسانەس و شارەزا لە بواری هەڵبژاردن کە ڕاستەوخۆ لە کەرکووکۆ لەگەڵمان بوو.